وا دیارە ئەو ئۆتۆمبیلە کە لە جۆری جێبە لە یەکێک لە بار هەڵگرەکان کەوتۆتە خوارەوە. ئەو بار هەڵگرانەی کە ئۆتۆمبیل هاوردەی هەرێمی کوردستانەکەن یاخود سیارەکە سیارەیەکی 0 کیلۆمەترە، ئەو بار هەڵگرەیە لەسەر ئەو بار هەڵگرە کەوتۆتە خوارەوە کە لە وڵاتی ئێرانەوە بەرەو هەرێمی کوردستان هاتووە. وەکو لە دیمەنەکانی دیارە بار هەڵگرەکە حوت ئۆتۆمبیلی لەسەر بۆ یەکێک لە ئۆتۆمبیلەکان کەوتۆتە خوارەوە کە لە بەشی سەرەوەی بار هەڵگرەکە بووە. لێرەک لە ڕێگای کەمەربەندی شاری سۆران ئەو سارێ لە بار هەڵگرەکە کەوتۆتە خوارەوە و ئەوە باش بووە کە لە کاتی ڕووداوەکە یاخود لە بەدڵناییەوە زیانی مادی زیاتر و زیانی جانیشی بە دوای خۆیدا هێنا ڕووداوەکە. هەروەکو لە دیمەنەکانیشدا دیارە ئێرە شوێنێکە کە هەورازێکە بێ سەرکەوی. من قسەم لەگەڵ شۆفێری بار هەڵگرەکە کرد، وتی کە ناتوانم قسە بکەم، بەڵام سیارەکانم هەمووی بە تەواوی بەستە بوو و نازانم چۆن لەپڕ لێرە ئەو ئۆتۆمبیلەم لێکەوتۆتە خوارەوە.